هاولاتین کومالگه نصیری و بیبان و شیخ کابوزا سر به قضا شیخان و خوپیشاندان که ناراضیبون انجام دا و دخواز خدمتگزاریان کرد به تایبەتی ڕێکا سەرەکی و بەگوتن ئەوانبتنێ 22 کیلومتر نۆڕژانە چەندین ڕوویدانên هاتنۆچوونێ دڵتەزین لە وێ جادەیە ڕووی دەنولایەنێ پەیوەندیدار بۆ بەرفرە ناکەن. میویدارن حکوومەتە کوردستانی و عراقی بەلکی بۆ مەچارە كيت بو في شارعه يانو شارع ياش مفرق بعدري هطا بدري كيجي نقلك از بيجم 22 كيلومترن بلكي بو ما تشاركت كن يانو هطا كان دي بو مكان هارو سي تشارش غندكي بمرن حيث مخابن وصيكي ليبتن بو فانكاسا الحمود جاتنا تشكرن دو سايد الهولير السليمانيه الدهوكي بس الفي منطقين هنا وبيجي نشعر كما مثلا بس بما بتنه تشكن اب خود شكن شو كتشي بوانا فريكا كتجاريه نبو ما تشكن دي بخود شكن اما بس بلا بخود شكن ما كان دي سلامه صافي بتم ما نفت شو مشكله او توصايكي تشبت شو نبو من المرحله بۆ ماوەیە چەندین دەمژمێران ژێگرتنا ڕێکا سەرەکیە دناوبەرە شێخان بۆ دهۆکی ژمارەکە زۆریا تۆڕۆمبیلên بارهەلگە ڕاوەستیان بێک و هیچ لایەنێکی پەیوەندیدار لە دیف داخوازیên wan بهێتن. ڕێکەمە ئەک سایدا و ڕێکەکە دێوالیە نەکو ڕێکەکە مەدانان تو بێژیە عادیەکە یا گوندێکە ڕێکەکە دێوالیە ساکەنێ اشترکا بگرەش ئیران بگرەش اش کوردستانی حکوومەت عراقی هەموو سەرڤێرێکێنە وجه اك سايدي بوما داس نادتن هرو حادثه چيت بن هندكي تينا كشتن امي فيت كان حكومتك بيت بوما بكتا دو سايد خوپیشاندان خەلکی ئێوان کۆمەڵگەیەن قەزا شێخان دە دەمێکیدا و چەندین جاران داخوازا بەرفرەکردنا جادەیەن خۆ دکەن کە ڕۆژانە ڕوویدانên دڵتەزین لەوێ جادەیە پەیدات بن و دویژی لەسەر هەمان ڕێک بەگەرێ ڕوویدانێکا دڵتەزین 6 کەسان گیانێ خۆی ji destdایە. خوپیشاندەران jî diyar kir ku eger bi zûtirîn demrêka wan nehête berfirekirin dê helwîstên tundtir hebin. Jar Mihemed Kursad News, Qeza Şêxan.